سلااو هەواڵان دوای 26 ڕۆژ و 65 سەردان بۆ ناوچە جاجەکانی کوردستان زیاتر لە 5100 کیلۆمەتری هاتوچۆ سوپاسی مەڵبەند و کۆمیتە و بازنەی هەڵبژاردنەکان و کادر و ئەندامان و خۆبەخشەکانی دهۆکە ڕەنگین و زاخۆیە دەلال و سۆران و باڵەکایەتی قەڵای سەوز و ڕانیە و قەڵاتزەی دەواازەی ڕاپەڕین و هەولێری پایتەخت و کۆیەی حاجی قادر و شارە حیاتەکە و گرمیان و چەمچەماڵی ئەنفال بەزێن و هەڵەبجەی پایتەختی ئاشتی بە شارە زور و هەورامانەوە و خانەقینی ئەلوەند و کەرکووکی قودس دەکەم. سوپاسێکی تایبەتیش بۆ ئەندامانی لیستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان 162 ڕۆژی ئێوەیە. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، سەر یەکێتیەکەتانتان بەرز کردەوە بە بانگەشەکەتان. سوپاسی ئەو ئۆرگانانەشەکەم کە نەمتوانی سەردانیان بکەم، داوای لێبوردنیان لێ یەکەم لە خۆیان، لە کادرەکانیان، لە جەماوەرەکەیان. سوپاسی پۆلیس و ئاسایش و هەموو هێزە ئەمنیەکان دەکەم کە ماندوو بوون لەم پرۆسەیە بەگشتی و لە کاتی سەردانەکانیشم بە تایبەت. سوپاسی ستافی کوردسات و گەلی کوردستان و کەرکووک تیڤی و بادینانساتیش دەکەم بۆ هاوکاریان. سوپاسی ستاف و شۆفێر و پاسەوانەکانی خۆشمەکەم، هەمووتان چەند ڕۆژێک پشوتان شایستەیە. ئیتر بۆ پێشەوە بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنی کوردستان لە 30/9/2018 هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.